ئەو لیژنەی بۆ لێکۆڵینەوە لە هێرشکردنە سەر کێڵگەی کۆرمۆر لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە پێک هێنرا، سەردانی کێڵگە غازیەکەی کرد و بڕیاریشە لە ماوەی 72 کاتژمێردا وردەکاری هێرشەکە و زیانەکەی ڕادەستی سەرۆگۆزیرانی عێراق بکات. ئەو لیژنەی لەلایەن محەممەد شیع سوودانی سەرۆگۆزیرانی عێراق بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکەی کێڵگەی غازی کۆرمۆر پێک هێنرا، سەردانی شوێنی هێرشەکەیان کرد و بەشە جیاوازەکانی کێڵگەکە و شوێنی بۆردومانەکەیان بەسەر کردەوە. لیژنەکە پێک هاتبوون لە شاندێکی باڵای ئەمنی عێراق و هەرێمی کوردستان بە ئامادەبوونی عەبدولئەمیر ئەلشەمری وەزیری ناوخۆی عێراق و ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان و حەمید ئەلشەتری سەرۆکی دەزگای هەواڵگری نیشتیمانی عێراق و بە فەرمانی تایبەتی سەرۆگۆزیرانی عێراق سەردانی کێڵگەی غازی کۆرمۆریان کردووە. بەپێی ئەوەی بڵاو کراوەتەوە لیژنەکە وردەکاری شوێنی هێرشەکەیان بینیوە و زانیاری پێویستیان وەرگرتووە. لەلایەن تیمی تایبەتی و پسپۆڕەوە ئەنجامگیری بۆ دەکرێت و لە ماوەی 72 کاتژمێردا راپۆرتی وردەکاری هێرشەکە و زیانەکانی و ئەنجامدەری هێرشەکە ڕادەستی سەرۆگۆزیرانی عێراق دەکرێت. ئەو کێڵگەیە درەنگانی شەوی 26 ئەم مانگە بە موشک هێرشی کرایە سەر. لە ئەنجامی هێرشەکەدا کۆگایەکی غاز ئاگری گرت و بەرهەمهێنانی غاز وەستا. هاتنی ئەو لیژنەیە لە کاتێکدا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕەخنەی ئەویان لە حکوومەتی فیدراڵی گرت کە هێرشەکانی سەرکێڵگەی کۆرمۆر دووبارە دەبێتەوە و ئەنجامدەرانی پێشووتری هێرشەکان دەستگیر نەکراون یاخود دەستگیر کراون و دواتر بە کەفالەت ئازاد کراون. هەروەها عەزیز ئەحمەد بەرپرس لە نووسینگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە تەنها لە ماوەی ساڵی ڕابردوودا 11 جار هێرش کراوەتە سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە هەرێمی کوردستان و بەشێک لەو هێرشانە زیانی گیانیشی هەبووە. ڕاشی گەیاندووە هیچ کاتێک هێرشەکان ئەنجامی ئەویان لێ نەکەوتوەتەوە کە دانەغاز بەرهەمهێنان ڕابگرێت، بەڵکو کارکردنی کۆمپانیاکە بەردەوام بووە و توانراوە لەو ڕێگایەوە کارەبا دابین بکرێت. بەرهەمی غازی کێڵگەی کۆرمۆر لە 80% کارەبای شارەکانی هەرێمی کوردستان دابین دەکات. لە شەوی هێرشەکەوە کارەبای 24 کاتژمێری کێشەی بۆ دروست بووە و 2 ڕۆژە تەنیا 5 بۆ 6 کاتژمێر کارەبا دەدرێتە هاوڵاتیان. لە ئێستادا کۆمپانیای دانەغاز ئامادەیە کارەکانی دەست پێ بکاتەوە، بەڵام داوای گەرانتی ئەمنی دەکات. فەرمانگەی دابەشکردنی کارەبای هەرێمیش دەڵێت بەبێ کێڵگەی غازی کۆرمۆر تەنها نزیکەی 1500 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنین، بەڵام هەر کاتێ دانەغاز دەست بە بەرهەمێنانی غاز بکاتەوە پێدانەوەی کارەبا ئاسایی دەبێتەوە. شەوی چوارشەمە لەسەر پێنجشەممە هێرش کرایە سەر کێڵگەی کۆرمۆر لە چەمچەماڵ و بەهۆیەوە ئاگر لە کۆگایەکی گەورەی کێڵگەکە کەوتەوە. لە ئەنجامدا لە 80% کارەبای هەرێمی کوردستان کەم بووەوە.